ڕۆژی یەکشەممە لە تۆکیۆ ژمارەیەکی کەم لە خەڵک کۆبوونەوە و جلەکانی بەریان داماڵی و خۆیان هەڵدایە ناو سەهۆڵاوەوە وەک جێبەجێکردنی سروشێکی ئاینی کە 66 ساڵەوا دەکەن لە مەزاری تێپۆز و ئێناری باوەڕداران دێن بۆ پاکردنەوەی ڕۆحەکانیان بەڵام ئەم ساڵ داوای کۆتایی هێنانی پەتای کۆڤید-19 دەکەن. من نزای ئەوەم کرد کە ڤایرۆسی کۆرۆنا بە زوویی کۆتایی پێبێت و ژیانێکی ئاسایی ڕۆژانەشمان هەبێت. شێنجی تەمەن 65 ساڵ سەرۆکایەتی دەستەی پەرستگاکە ئەکات هەروەها ئەویش لە سەهۆڵاوەکەدا لەگەڵ ئەوانی تر نوقمە بێت. پەتاکە ڕێژەی بەشداربووانی کەم کردوتەوە لە سەدان کەسەوە بۆ دەیان کەس بەوەش ئاوەکە هێزگار ساردە. وەک نەریت بەشداربووان زۆر دەبوو ئەوە ژوای دەکرد پلەی گەرمای ئاوەکە کەمێک گەرمتر بێت لەبەرەوە ئەم ساڵ 12 کەس بەشدار بوون. ساردی ئاوەکە شێتانە بوو. تەنانەت لەژێر ئاسمانێکی ساماڵدا و ڕۆژێکی هەتاوی پلەی گەرمای ئێرە 5 پلەی سەدیە واتە گەرمی بۆ ئەم گروپە پێویستە پاش ئەوەی کە خۆیان دەخەنە ناو سەهۆڵاوەکەوە کە پیاوەکانیان جلوبەرجێکی نەریتیان پۆشیوە و ژنانیش پۆشاشێکی سپی تەنێک. ڕێخەرانی هەموو ساڵێک لە دووەم یەکشەمەی مانگی یەکدا مەراسیمەکە بەڕێ ئەکەن. بابەتی ئەمساڵ بریتێ بوو دوورکەوتنەوە لە پەتاکان بێ ئامادەبوونی بینەران. یەحیا بەزنجی دەنگی ئەمریکا.